ئەم کاتتان باش زۆر خۆشحاڵم لاڵقەی شنووی بەرنامەی گیرفانی خەڵک لەگەڵتانم بۆ گفتوگۆکردن لەسەر پرس و بابەتێکی دیکەی ئابووری کە پەیوەستە بە ژیان و داهات و گیرفانی هاوڵاتیانەوە. لاڵقەی ئەم جاری بەرنامەکەمانە سەبارەت بە بازاڕەکانی دراوە ئەلکترۆنەکان گفتوگۆکەین. ئێمە پرسین ئایا بازاڕی دراوە ئەلکترۆنەکان ڕێگایەکە بۆ دەوڵەمەندبوونی خێرا یان بازارێکە بۆ ساختەکاری و قۆڵبڕی؟ ئایا ئەم بازارە سەرچاوەیەکە بۆ زیادکردنی داهات و وەبەرهێنان بۆ هاوڵاتیانی ئێمە یان تەنها فێڵێکی نخبەیەکی دیاریکراو لە خەڵکی ئێمەیە کە بەناوی وەبەرهێنانەوە گیرفانی بەشی هەرە زۆری هاوڵاتیان یان ئەو کەسانی کە خواستی وەبەرهێنانیان هەیە خاڵیەکەن. بوونی چەندان نمونە کە پارێکی ئێجگار زۆریان زەرەر کردووە، هەروەها بوونی چەندان نمونەی وەکو دراوەکانی وەنکۆین و هاوشێوەکانی کە پارێکی ئێجگار زۆر بە پێی ئەو تەخمینانە زیاتر لە 20 میلیۆن دۆلار لەبارەوە کۆکرایە و بەڵام سەرئەنجام سەری لە هیچەوە دەرچوو. ئایا بازاڕی فۆرەکس بازارێکی ڕاستەقینەیە کە وەبەرهێنی ئێمە پێوەی پەیوەست بێ یان بە شێوەیەکی ڕاستەقینە پێوەی پەیوەست کراوە یان هەموو پەیوەستبوونێکی وەبەرهێنی ئێمە بە بازاری فۆرەکس و بە بۆرسەی گیانیەوە نوعێک لە فێڵ و ساختەی تایە و باسانی ناتوانین بڕۆکەڕێکی ڕاستەقینە بدۆزینەوە. بۆ گفتوگۆ لەسەر ئەم بابەتە میوانداری دوو کەساتیمان کردووە کە پسپۆر و تایبەتمەندی بازارە دارایەکان و بازاری دراوە ئەلکترۆنیەکانن، ئەوانش هەرێک لە بەڕێزان کاروان فەتحی پسپۆری بازارە دارایەکان و کۆژان محسین شارەزایی دراوە ئەلکترۆنەکان بەخێراتنی هەردوو بەڕێزەکەم. زۆر سپاس کاگومێت. زۆر سپاسدانەکەم. کاک کۆژان دەمەوێت سەرتا پرسیارێک ئاڕاستەی بەڕێستان بکەم. ئایا بەردەوام ترسێک لەسەر بازاڕی دراوە ئەلکترۆنەکان هەیە و بەڕاستیش ئەزمونونەکەی لە کوردستانەکە بە ئەندازێکی زۆر هاوڵاتی ئێمە دەستی بڕاوە بە مەلاین دۆلار لە گیرفانی هاوڵاتی ئێمەوە دەرچووە و چۆتە ناو بە گیرفانی کۆمەڵە خەڵکی ترەوە کە بانگەشەی وەبەرهێنانەکەن لە ناو دراوە ئەلکترۆنەکانە. ئایا بەڕاستی بازاری دراوە ئەلکترۆنەکان لە کوردستاندا حەقی ئەوم نێ لە ئەوروپا چۆنە گوزەرێ، بەڵام ئایا لە کوردستاندا ڕێگایەکە بۆ دەوڵەمەندبوونی خێرا؟ فعلەن ئینسان ئەتوانێت دەیان جار و سەدان جار داهاتەکەی زیادکە یان لە حەقیقەتە ڕێگایەکە بۆ دەوڵەمەندبوونی تەنها ژمارەیە خەڵکی کەم و لەسەر حسابی زۆری نەیەک؟ سوپاس بۆ ئەم دەرفەتەوە میوانداریە. دەمەوێت لێرەوە دەست پێ بکەم، ئێمە پێمان خۆش بێت یان نادەبێ بگەڕێنەوە ئەسڵی بابەتەکان و ئایا ئەم دراوە ئەلکترۆنیانە یاخود ئەم سیستەمانەی کە لە 2009 بە دواوە هاتوونە بێبەرین لە هەڵە و کەم و کورتی، ئایا ڕێکا هۆکارێکن ڕێگایەکن بۆ دەوڵەمەندبوون یاخود زانستن یان خزمەت گوزارینە؟ ئێمە هەتاوەکو بناغی ئەساسی بازاڕەکان نەتوانین بناسین، ناتوانین قازانج یاخود پێشکەوتن بکەین لەم بوارانەدا. بێگومان دراوە ئەلکترۆنیەکان وەکو هەموو بابەتەکانی تر بێبەش نەبوو لەبەر ئەوەی کە خەڵک تووشی زەرەت بێت یاخود زیان بێت، بە تایبەت لە هەرێمی کوردستانیش کە بەناوچەیەک دوورتر لە وڵاتانی ئەسکەندەناڤی و ئەوروپا لە تەکنۆلۆژی دادەندرێن، کەواتە قەنەعەتکردن بە تاکێکی خۆرهڵاتی ناوەڕاست و هەرێمی کوردستان زیاتر ئاسانترە بۆ ئەوەی بتوانێت وەبەرهێنان بکات لە دراوە ئەلکترۆنیەکاندا ئەگەر ساختەوێت. بەڵام کێشەیەکەیە، ناکرێت کۆمپانیایەکی ساختە یاخود سیستەمێکی باینەری یاخود سیستەمێکی ئینڤێستمنت کە بەداخەوە لە هەرێمی کوردستان زۆر دووبارە دەبێتەوە دێنە ئەوانێ ئێمە حیسابی بکەین لەسەر دراوە ئەلکترۆنیەکان. دراوە ئەلکترۆنیەکان پەیوەندیان بە ئەم بابەتانەوە نییە، بەڵکو کەسێک ئێمە چەند کاگومێت چەند پێشتر چەند کۆمپانیایەکە بوون کە لە کوردستان باسی وەبەرهێنانیان دەکرد، بۆ نمونە وەنکۆیم بوو، PGI بوو، جاوا ئای بوو، چەندین ئەمانە، بەڵام هیچێکی لەوانە نەیان دەگوت ئێمە دراوێکی ئەلکترۆنین و ئەمە پرۆژەکەمانە، ئەمانە دەیانگوت ئێمە سیستەمێکی وەبەرهێنانی کە دەتوانین قازانج بکەین، کەواتە هۆکاری فێڵکردنەکە خودی تێنەگەشتن لە بابەتەکە بوو، نەوەکو دراوە ئەلکترۆنیەکان بێت. بەڵام دراوە ئەلکترۆنیەکان ڕێگای پارەدان بوون لە ئەم بەرنامانەدا، بۆیە ناکرێت شێوازی پارەدان بخرێتە ئەستۆی
خراپ بەکارە دەنادراوە ئەلکترۆنیەکان لە 2009 بە دواوە و سیستەمی بلۆکچین کە ئێمە چەندین توێژینەوەمان لەبارەیەوە کردووە و لە ئێستادا هەم لە دووەلی ئیسلامی و هەم لە دووەلەکانی دەروەی تریش کە ئەوە دەبێت ڕێگایەکن بۆ گۆڕانکاری ئابووری لە جیهاندا ڕێگایەکن بۆ زیاتر پارێزراوی گواستنەوە و گەیاندن و داتا و پارەهاتن و ڕۆشتندا لە جیهاندا نەوەکو ڕێگایەک بێت بۆ ئەوەی فێڵ لە خەڵک بکات. بەڵام کاکۆژان من باس لە واقعی هەرێمی کوردستان دەکەم لە واقعی هەرێمی کوردستاندا ئێمە ئەو ئەزمونەمان کردووەکە کۆمەڵەیەک دراو سەری هەڵداوە یەکێک لە کۆنترین و کاریگەتین ئەو دراوانە کە بەربەڵاو بوو وەنکۆین بوو ئێمە بینیمان وەکو ئاماژەم پێکرد بەپەی تەخمینێک زیاتر لە 20 ملیۆن دۆلار لە گیرفانی هاوڵاتی ئێمە ڕۆشتووە چۆتە دەرەوە چۆتە گیرفانی خەڵکی ترەوە و لە پرێکە ئەم دراوە سەریمان نەشوێن و بەڵێنی ئەوەش بە هەموو کریارەکان درابوو کە ئەم دراوە ئەچێتە بۆرسەوە چۆن ڕۆژێک بیتکۆین بە 1 سنت بوو بە 5 سنت بوو لە پرێکا بوو بە چەند دەفتەر دۆلار و خاوەنەکانی هەمویان بوون بە ملیۆنەر ئەو وعدانە بە ئێمە درا کە ئەوەی وەنکۆین بکرێ هەموویە بێ بە ملیۆنێر بەڵام کەسی نەبوو بە ملیۆنەر و هەمووی تووشی زیانێکی زۆر گەورە بوو. ڕاستە بەڵام کاتێک کە باز لە وەنکۆین دەکەین ئەگەر تۆ لەسەر ئینتەرنێت بنووسی بیگ سکام ئین کریپتۆ یان ئین the world ینی گەورەترین ساختەکاری دراوی ئەلکترۆنی لە مێژوودا وەنکۆین دەهێنێ کەواتە وەنکۆین لە هەموو دنیادا گەورەترین ساختەکاری کرد وە وەنکۆین بۆ ئەمەی کرد و لە ناوچەکەی ئێمە زیاتر سەری هەڵدا و لە وڵاتانی وەکو مالیزیا و میسر و ئەفریقا و ئەوانە زیاتر ئەوەی تێداکرا کێشەکە لەوەدا بوو کە خودی دراوی ئەلکترۆنی لە دنیادا تازە بوو بۆ وەنکۆین 2016 بوو بۆ خۆی دراوە ئەلکترۆنیەکان کە بیتکۆینە لە 2009 سەری هەڵداوە بۆیە ئەمە ئەم یاسایەکەی دەڵێن شاس قاعیدە ناشکێنێت حاڵەتێکی شاس قاعیدەکە ناشکێنێت دراویشتی کە وەنکۆین هەبووە من لەگەڵ ئەوەدام کە هەر هەموو تاکێک پێویستە هۆشیاری 100% هەبێت لە بەکارهێنانی دراوی ئەلکترۆنیدا ئەسڵەن ئەگەر ئیشی تۆ بازاڕە داراییەکان نیە یاخود شارەزای تەواو لە سیستەمە داراییەکاندانە نابێت بێ دراوی ئەلکترۆنی بەکاربێنی ئەگەر تۆ شارەزایت لە بلۆکچین و شێوازەکانی کارکردنی بلۆکچیندانە نابێت دراوی ئەلکترۆنی بەکاربێنی بۆیە زۆر ئەساسە ئێمە یەک حقت هەیە دراوە ئەلکترۆنیەکانی وەکو ئەوەی وەنکۆین و چەند کۆمپانیایکی تر لەوەیە بڵێ من و چەندین کەسی کەش بە هەڵە پێیدا ڕۆشتین بەڵام ئەم هەڵەیە دەبێت ڕاست بکرێتەوە نەوەکو ئێمە واز لە دراوە ئەلکترۆنیەکان بە یەکجاری بێنین باشە بڵێ زۆر سوپاس کاکۆشان کاروان ئەمە لەسەر پرسێکی تر لەگەڵ بەڕێزت ڕابوەستم ئەویش ئەوەیە کە ئێمە بەردەوام جۆمان لەو قسەی ئەبێ کە بازاری دراوە ئەلکترۆنیەکان بازارێکی گرنگی وەبەرهێنانە و لە دنیاە خەڵکێکی زۆر تیا قازاجی کردووە من پرسیار لەسەر تایبەتمەندی کوردستان ئەەکەم تایبەتمەندی هەرێمی کوردستانی عێراق ئایا سیستەمە بانکەکەی ئایا پەیوەستبوونی بە بۆرسە و بازارە دارایەکانی گیانەوە ئایا حرەکە و ئاڵۆگۆڕی سەرمایە ئەو دەرفەتەی رخصانون لە کوردستان کە فعلەن ئینسان بتوانێت لە ناو بازاری دراوە ئەلکترۆنیەکانە بزنس بکە کار بکە و نەخڵەتێنرێ دەستی نەبڕێ و بازارەکە نەبێ بە وەسیلەیەک بۆ خەڵەتاندنی کۆمەڵێ خەڵکو و کێشانەوەی پارە لێیان بەڵێ سەرەتا سپاس بۆ ئەم دەرفەتە دەستان خۆش بێ بە خێراتنی میوانەکەتانەکەم کاگومێت ئەم بابەتە بابەتێکی قوڵە و زۆر گرنگە و من هەمیشە باسی ئەوم کردووە کە بازاڕی فۆڕێکس و بازاڕە داراییەکان بەگشتی و کریپتۆکەرنسی زۆر بازارێکی ساوان زۆر سەرەتایین لەم بازاڕەیە و شتێکی زۆر ئاساییە کاتێک کە هەر شتێک لە سەرەتاوە هەر سیستەمێک لە سەرەتاوە دابمەزرێ بێتە هەر وڵاتێک و کۆمەڵی خەڵکی فێڵباز و قۆڵبەر بۆ بەرژەوەندی خۆیان بەکاری بهێن و لە پاڵ ئەو ناوەی کە هەیە لە پاڵ ئەو بۆ نمونە دراوە دیجیتالیانە کە یەکێک لەوانە بیتکۆینە ئەوترێت کە ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان تۆ لە ساڵەکانی 2012 و 11 و 12 بای $100 بیتکۆینت بکڕیە ئێستا هێندە ملیۆن دۆلارە بوو ئەم شتانە باسەکرێت بۆ ڕاکێشانی سەرنجی خەڵک بۆ ئەوەی کە بێن وەبەرهێنان بکەن لە دراوێکی تایبەت کە خۆیان دایان ناوان لە دراوێکی تر کە ڕەنگە بە هەموو شێوەیەک فێڵکردن و سکام بێت لە پشتیەوە وەکو ئەوەی کە بازاڕی بڵین کوردستان و عێراق بازارێکی لەبارە
کریپتۆکەرەنسی لەبەرەوەی کە ڕەبت نییە بە بانکەوە یاخود بە شێوازێکی پێر تو پێر لە کەسێکەوە بۆ کەسێکی تر پارەکان ئەگوازرێتەوە هیچ سنتەرێکی نییە هیچ ناوەندێکی نییە ئێستا ئەگەر بێت و تۆ بە سیستەمێکی بانکی پارە بگوازیتەوە سەرەتا ئەو پارەیە ئەچێتە بانک لە بانک پشتڕاستکردنەوەی بۆ دەرەچێ ئەنجا ئەچێتە کەسی دووەم کە بۆی ئەنێری بەڵام لە بڵین سیستەمی بلۆکچینە کە دراوە دیجیتاڵیەکان لەسەری دامەزراوە و دروست بووە هیچ نێوەندێک نییە تۆ ڕاستەوخۆ ئەو پارەی کە ئەینێری بۆ کەسێکی تر بەبێ ئەوەی هیچ بانکێک بزانێ هیچ خەڵکێک بزانێ بەبێوی حکومت دەسەڵاتی هەبێ بەسەریە بۆیەش تا ئاستێکی زۆر حکومت دەستەوسانە لەوەی کە یاسای بۆ دابنێ لەوەی کە سنوورداری بکات تەنها ئەمە پێیوەستە بۆی کە خەڵک خۆی هۆشیاری هەبێت کاتێک ئەوێەوە بەرهێنان بکات کاتێک سیستەمێکی تازەیەت پێویستە گەڕام بکات پێویستە لە کەسانی شارەزا پرسیار بکات پێویستە بخوێنێتەوە بۆ ئەوی کە بزانێ ئەم سیستەمانە چۆنن دوجار ئەتوانێت بە ڕێژەیەکی دیاریکراوە بەهێنان بکات یا کاروان بەڵام خەڵکی ئێمە بەجددی بە شێوازێکی گشتی کاگومێت بەڵێ ئەگەر مۆڵەتم بدەیت لە ژێر ڕۆشنای ئەو قسانی بەڕێستە بەڕاستی پرسیاری گرنگ ئەمەیە لە کاتێکا کە ئاڵۆگۆڕی دراوە دیجیتاڵەکان نەتوانرێت بە پێی یاسا چاودێری بکرێ و لە نێو فتەرێشنی کاری بانکین و چاودێریکردن و مراقبەیان نەبێ ئاڵۆگۆڕی پارەعە ئەمە خۆی لە خۆیان دەرفەتێک ناڕەخسەنێت دەرفەتیشی ڕاستەقینە بۆ ساختەکاری و بۆ ئەوەی کە بە ئەنواع جۆر و تایتەڵ پارە لە خەڵک بسەندێ من یەک نمونەی سادە بۆ بەڕێزت ئەهێنمەوە ئەو کاتی کە وەنکۆی نەبوو بۆ نمونە سایتێکیان پیشانەیەیت ئانوت ئەم سایتە لە سایتێکی فەرمی بوو ئەکرایەوە ئەچوتە ناو بەشەکانیەوە لە وڵاتی چین لە وڵاتی ئەڵمانیا ئەتوانەی سارەی BM بکڕی بە وەنکۆین بۆ ئەوەی تۆ تەشجیع ببی بۆ ئەوەی کا بەسەرێکەوە بای $2000 بای $5000 وەنکۆین بکریت و لە دواییشە دەرکەوت هەر لە ئەساسە خۆی سیستەمەکە سیستەمێکی فەیک بووە ئەم دەرفەتە گەورەی ساختەکاری لە ناو ئەم بازاڕیان نییە بەڕێی تۆ بەم شێوەیە بەدڵنیاییەوە ئێمە ناتوانین بڵین 100% حکومت ناتوانێت کۆنتترۆلی بکات ئەتوانرێت کۆمەڵک یاسای بۆ دابدرێت ئەتوانێت لە ڕێی کەسانی شارەزاوە لە ڕێی لیژنەکانی داراییەوە کە لە پەرلەمانی کوردستان هەیە کۆبوونەوە بکرێت دانیشتن بکرێت لەگەڵ کەسانی شارەزا لە بوارەکەیە توێژینەوە بکرێت لە زانکۆکانە بە هەمان شێوە و لەسەر ئەو بنەما زانستیانەی کە هەیە بتوانێت بە جۆرێک لە جۆرەکان ڕێکخستنێکی بۆ بکرێت یاسایەکی بۆ دابدرێت بە دڵنیاییەوە کاتێککە تۆ ئەبینیت کۆمەڵی خەڵک ڕیکلام بۆ پرۆژەیەکی سکامەکەن و تۆش وەکو لایەنی جێبەجێکار وەکو لایەنی ئەمنی هیچ یاسایەک لەبەر دەستانیە ناتوانیت بچیت لە خۆتەوە قۆڵی کەسێک بگریت و بڵێ بۆچی ڕیکلام بۆ فلان پرۆژە ئەەکەی یاخود بۆچی لە ڕێی ئۆنلاینەوە بانگەشە بۆ سیستەمێکی لەم جۆرە ئەەکەی لەبەرەوەی تۆ هیچ یاسایەک لەبەردەستانیە ئەگەر بێت و ئەم شتە لەلایەن لیژنەکانی دارایی و پەرلەمانەوە بە یاسایی بکرێت شتێکی زۆر زۆر پێویستە و گرنگە نابێ ئەومان لەبیر چێ کاکومێت ئێمە بێ لەگەڵ پێشکەوتنەکانە بڕۆین هەر سیستەمێک کە لە سەرەتا دێتە ئاراوە کێشەی هەیە کەموکوڕی هەیە دژی ئەوەستنەوە کەسانی فێڵباز کەسانی سکامەر ئەتوانن نەزانینی خەڵکەکە ناهۆشیاری خەڵکەکە دەرفەتی لێ وەرگرن و وەکو بەرژەوەندیەکی خۆیان بەکاری بهێنن لە پاڵ ئەوەیە بتوانن بگەن بەو مەرامانی کە خۆیان ئەیانەوێت پارە خواردن و خۆڵبڕینی خەڵک و ئەوانە بۆیە ئاستی هۆشیاری زۆر زۆر گرنگە لە زۆرێک لە وڵاتانە بۆ نمونە ئەو سیستەمەی کە بەڕێزت باسیەکەی وەنکۆین و ئەوانەی تریش کە هاتن زیاتر لە وڵاتەکانی بڵین هەسارەی سێەمە کە باسەکرێت یاخود ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەو وڵاتانەی کە سیستەمی بانکی تایە باڵادەست نییە ئەو وڵاتانەی کە قانون و یاسایەکی توندی نییە بۆ ئەوە بەڵام نیانتوانیەوە لە وڵاتەکانی ترە بانگەشە بکەن بۆ ئەو سیستەمە هاتوونە لێرە لە ڕێی کۆمەڵی خەڵکەوە کۆمەڵی خەونی پەمەیان بە خەڵکو بە گەنجان فرۆشتەوە توانیانە ڕێژە پارەیەکی باش کۆ بکەنەوە و ئەو پارێش بە شێوازێکی لە ڕێگای بڵین کریپتۆکەرەنسیەوە لە ڕێگای دراوە دیجیتاڵەکانەوە بگا بەدەستیان لەبەرەوەی کە هیچ نێوەندێک لەو بینیانیە و کەس ناتوانێت دەست بە سەر پارەکەیە بگرێت ناتوانرێت شوێنی کەسەکە ناسنامەی کەسەکەی کە پارەت بۆ ناردووە دیاری بکرێت و ئەم ڕێگایان بەکارهێنا و ئەم شتە هات ئەم مۆرە ڕەشە نرا بە ناوچەوانی دراوی دیجیتاڵ و بلۆکچین و سیستەمی نوێی پارەدان شێوازێکی نوێی پارەدان نرا بە ناوچەوانی ئەوە و ئیتر خەڵک هەر هەمووی بەهۆی ئەم پرۆژە سکامانەوە کە شێوازی پارەدانەکەی
بەوان بوو بە تەواوی ئیتر بڵین دراوی دیجیتاڵی لەبەر چاوکەوت و بە پرۆژەیەکی کامل سکامی بینی لە کاتێکە ئەوە تا هەر لە هەواڵەکانی خۆتانە باس دەکرێت کە ئەمریکا ژێرخانێکی تری نوێی ئابووری بۆ خۆی داناوە خەزێنەیەکی تری نوێی داناوە بە بیتکۆین و بە ئیسەریۆم و کۆمەڵێک دراوی تر یعنی ئەمە بۆ بە ئەرزی واقع تۆ ناتوانیت بە یەکجاری مەمنوعیکە یاخود حرامی بکەی یاخود بڵێ سکامە بەڵام بە شێوازێکی باش بەکار بهێنرێت بە هۆشیاریەوە بە شارەزاییەوە ئەو کاتە ئەتوانیت تۆ لایەنە باشەکانی وەربگریت وەکو چەقۆیەکی دوودی وایە کاک ئومێت تۆ ئەتوانیت چەقۆکە بەکار بهێنی بۆ دروستکردنی خواردنێکی خۆش و بەلەزەت ئەشتوانیت تاوانێکی پێ ئەنجام بدەیت. بڵێ زۆر سپاس کاکاروان کاکۆژان دێمە لای بەڕێستان ئەمەوێ بپرسم گرنگترین ئەو ڕۆژۆنانە چییە بۆ ئەوەی کە تاکێکی ئێمە هاوڵاتێکی ئێمە گەنجێکی ئێمە کاتێک بوێ و بەرهێنان لە بازاڕی دراوە ئەلکترۆنەکان بکە پارێزداو بێت نەخڵەتێنرێ دەستی نەبڕێ پارە بە زۆر لە گیرفانی دەرنێنرێ و بۆ دراوێکە ڕاست نییە یاکە ئایندێکی ڕوونی نییە لەم بارەوە چی بکرێ بۆ ئەوەی کەسێکی ئێمە لەم بابەتە پارێزراو بێت؟ خۆی ئێمە زۆر مهمە کە لە سەرتاوە ئەوە بزانین کەسێک کە دەیەوێت بۆ بەرهێنان بکات لە دراوی ئەلکترۆنیدا دەبێت ئەوە بزانێ و بەرهێنان دەبێت خودی خۆت بیکەیت و هۆشیاری وەرگرتن لەسەر ئەم پرۆژە یاخود ئەو دراوەی کە پێت دەگوترێت زۆر زۆر ئاساسە یەکی لەوانەیە کە ئادەمەوە بۆت باس بکەم هەر دراوێک هەر کۆمپانیایەک هەر شتێک کە هاتووتی بڕەپارەیەک دەدەیت جا دراو دەکڕی یاخود هەر شتێک لەوانە مانگانە قازان زۆر دەگری ئەمە دڵنیا بەوە کۆم پرۆژەیە سکامە چونکە لە هەموو دراوی ئەلکترۆنیدا من بەخی برەی 11 ساڵ کارکردنم لەم بازاڕە زۆر گرنگەکە دەمێ ئەو باز لەوە بکەم قسەکەت پێ بڕم بەڵام ئەمە خاڵێکی زۆر گرنگە کەواتە بە خاڵ ئەگەر پێم بڵێ بۆی بەرچاوڕوونی هەبێت بۆ بینەرانی ئێمە یەکەم خاڵ ئەوەیە هەر کەسێک گوتی مانگانە تۆ بەڕەپارێکی دیاریکراوە لەم بازاڕە دەست دەکەوێت ئەوە ساختەیە و دەست بڕینە دووهەم ئەمە ساختەیە ئەمە ساختەیە بەڵام یەک ڕوونکردنەوە لە سەخاڵێکم ینی هەر کەسێک کۆمپانیا بودراو بووتی تۆ ئێستا دەکڕی مانگانە پارە وەردەگری یان ڕۆژانە پارە وەردەگری بە بڕەپارەیەکی کەم خۆی یەک قانون هەیە ئەو کەسێک کە مامەڵەی وە بەرهێنان دەکات دەیبیزانێ لە بزنسدا بازرگانیدا دەفتەرێک دۆلار مانگانە دەتوانێت 500 دلار بۆ پەیدا بکات ناتوانێت 70 گەڵات بۆ پەیدا بکات ینی شتەکان دەبێت واقعی بن بەڵام کە دەڵێن ماگانای پارە بدا ئەمە لە دراوە ئەلکترۆنیەکاندا شتێکمانەیە بەناوی پێی دەڵێن ستەیکردن دەتوانی بە حەڵاڵی بیکەی لە ناو سیستەمێکی پارێزراودا کە تۆ دراوی چۆک و تڕۆن ستەیک دەکەی یاخود سۆڵانە ستەیک دەکەی مانگانە ڕیواردێکی کەمت دەداتەوە واتە تۆ دەفتەرێک دا و مانگانە احتیمالەیە 100 دلار قازانزداتەوە نەوەکو مەبلەغێکی خەیاڵی کە لە تەسەوڕی زدانی و بتوانی گۆڕانکاری و پێی دەوڵەمەند بی ئەمە یەکەمیان دووەمیان ئەگەر دراوێک گوتی ئێستا وەرە بکڕە ئێمە 3 مانجی تر 2 مانجی تر ساڵێکی کە دەچینە ئەم بۆرسە گەورانە ئەو مکسیجە گەورانەوە لیست دەبین ئەمە ئەسڵ و ئەساسی نییە یعنی تۆ هیچ مەفروض نییە تۆ پارە لەم شتانەدا بکەیت باشە یەکێکی تر لە خاڵەکان ئەوەیە کە تۆ نابێت دراوێک بکڕی کە لە خوێندنەوەت بۆی نەبێ کاگومێت خوێندنەوەت بۆی نەبێت واتاچی ئێمە چەندین جۆری چەندین پارتمانەیە بەشمان هەیە لە دراوەلکترۆنیەکان دراومانەیە دراوی ستیبل کۆینە وەکو USDT و USDT ئەوانە دراومانەیە بلۆکچینی تایبەت بەخۆیانەیە وەکو بیتکۆین و سۆڵانا و ئەدا و ئیسریۆم و چەندانی تر دراومان هەیە شێت کۆینە واتە تۆ کەسێک کە دەڵێت وەرە بە ئەم دراوە بکڕە شێت کۆینە احتیمال هەیە کە بە یەک ڕۆژ داهاتەکە ببێتە 100 ئەوەندە پمپێکی بە قۆت کات بەرز بێتەوە تۆ دڵنیا بە زەردی ئەم بازارە بم شەوەیە واتە تۆ نابێت بڕەپارێک لەم دراوە ساختانەدا دابنە یاخود ئەم شێت کۆینانە دانی کە هیچ باگراوندێکیان لە پشتەوە نییە واتە ئەمە زۆر زۆر ئەساسیە چوارەم ئەو دراوەی کە دەیکڕی پێویستە تۆ خوێندنەوەیکی بکەی ئەم دراوە خزمەت گوزاری هەیە یاخودنا من دەمەوێت لێرە بابەتێک باس بکەم و دەستخۆشیش بکەم لە دکتۆر حەلی قەرداغی کە لە دوێنە لە چاوپێکەوتنێکی داوتی ئەو دراوانەی کە بێ پرۆژن بێبەهانە ئەو دراوانەی کە پرۆژەشان هەیە بەهادارن و هیچ شکالێکی شەرعیان نییە ئەم قسەیە دەتوانم بڵێم
باشترین ڕێگەیە بۆی بتوانین ئیسیفادەی لە بکەین. واتە دراوێک بێ خزمەت گوزاری بوو، دراوێک هیچ پلانێکی نەبوو، دراوێک کێشەیەکی چارەسەر نەکرد، ئەمە دراوێکی باش نیە کاتە پێویست ناکات تۆ بەرەنەی تێشدا بکەیت. ئەگەر بەرهێنانیشت تێدا بکرد بازاری دراوە ئەلکترۆنیەکان پڕمەترسیە، تۆ نابێت لە سەدادە زیاتر پارەی خۆت بخەیتەنە ئەم بازارڕەوە. واتە تۆ دەتوانی لە زێویزاردا بکەیت، لە زێڕ و مادەکانی دەبێت. بەڵام دراوە ئەلکترۆنیەکان لەبەرەوەی تۆ کەسێکی تەکنەلۆژینی، لەبەرەوەی تۆ ئیشت بەم زانستەنیا پێویست ناکە بی سەرمایەکی خۆت بخێنەوە. پێشەکی تۆ دەبێت دەستمایەکەت ئەگەر هەرچەندێک بێت بۆ منە ئەگەر $10,000 بێت دەفتەرێکی خۆمان بێت تۆ دەبێت دەوەرەقە بخەیان بازارەوە بۆی وە ڕچکەکانیش ئاگداربی کە شتێکی باش بدۆزیەوە خوێندنەوەت بەیان هەبێت. بەڵێ باشە، بەڵام یەکێک لەو شتانێک کە لەم دراوەیە زۆر بانگەشی بۆ کرێ بریتە لە سیستەمی هەرمی. یعنی هەمیشە پێتەڵێ وەرە لەسەرەوە کەسێکەیە لە دوای ئەوە دوو کەسی ترە ئەو دوو قاچە ئەبێ بە چواری تر تۆ خەڵک ڕاکێشە خۆت داهاتت زیابێ قازات زیابێ. ئەم سیستەمە هەرمیە کە ئیشەکە لە زوربەی ئەو تەجروبە دراوەیانەی کە لە کوردستان هەبووە لە سیستەمی هەرمی ڕاوەستاوە. ئەمە فەیکە خۆی کاک ئومێد سیستەمی هەڕەمی بە هەموو جۆرێکیەوە فەیکە و بەڕاستی من حەز ناکەم سیستەمی هەڕەمی لەسەر دراوە دیجیتاڵەکان بنێت، چونکە دراوە دیجیتاڵەکان گۆڕانکاری لە ئابووری دنیادا دروست دەکەن، نەوەکو سیستەمێکی هەڕەمی بێت ببێتە منەت ئەوەی کە بڵێن ئێمە دەبێت لە دراوە ئەلکترۆنیەکان لە دراوە دیجیتاڵەکان و سیستەمی بلۆکچین دوورکەوینەوانێ بۆ ئەوەی لەبەروی سیستەمێکی هەڕەمی هەبووە. دکتۆر جان پارە خواردن و فێڵکردن لە خەڵک لە هەموو جۆرەکاندا هەبووە، بۆ نمونە لە ئاژەڵداریدا هەبووە، لە باغداریدا هەبووە، لە زێر و زەویدا هەبووە، لە عقاراتدا هەبووە، لە بازاری دۆلارەکەدا هەبووە، لە دراوی ئەلکترۆنیشدا هەیە. بەڵام سیستەمە هەڕەمیەکان ڕزاءن بە ئەوە تێبگەین هیچ پەیوەندیەکیان بە دراوی ئەلکترۆنی و دراوی دیجیتاڵی نییە، ئەسڵەن لە هەر بوارێکی بازرگانیدا بوو. سیستەمی هەڕەمی بوو دڵنیا بە تۆ لە شوێنێک ئەم ڕێگای کۆتایی هەیە و کەسانێکی زۆر دەبنە قوربانی. من بە هیچ جۆرێک لەگەڵ ئەوەدانیم تاک بە هیچ بیانوێک لە سیستەمی هەڕەمیدا بەشداری بکات، چونکە سیستەمی هەڕەمی ئەوەی کە سیستەمی پۆنزی کە سەرمایه‌دارە بناو بانکی ئەمریکا لە 1940دا بەناوی کە بەناوی پۆنزیەوە بوو ئەم سیستەمەی داهێنا، ئەم سیستەما هۆکارێکە بۆی پارەی خەڵک بکرێت، تەماعێکت دەداتێت کە لە بازرگانەکانی تردا دەستت ناکەوێت. بۆیە دەبێت وشیار بین کە سیستەمی هەڕەمی و باینەری لە هەر بوارێکدا بوو نابێ بیکەین. یەک خاڵیچکە هەیە دەمەوێت ڕوونی کەمەوانێ بەداخەوەم ئێستا لە نێو هەرێمی کوردستان لە ناو گەنجاندا بە بابەتێک بووتە دیاردا، ئەویش ئەوەیە کە لە ئینستاگرام یاخود وەتسئاپ کەسێکی بیانی پەیوەندیت پێوە دەکا دەڵێ تۆ بڕۆ ئەم وێبسایتە ئەمازۆن و ئیبەی و چەندان ناوی جیاوازتر هەیە تۆ چالاکی یاخود سیرکردنی لینکی یوتیوبە یاخود تکتکڕینە ئەم سیتکتە تەواوکە من ئەم ڕۆکە $200 دەدەم بە تۆ بەبێ ئەوەی هیچت کرد دەبێت. ڕۆژ یەکەم دەداتێ، ڕۆژی دووەم دەڵێ وەرە $500 بێنە بەم 50 تکتە بکەوانە بە $500 $100 قازان وەردەگری. هاوڕێیان تکایە ئاگادار بن، هیچ کەسێکی ئەوروپی لە خەمی ئەوەدانی ئێوە دەوڵەمەند بن، هیچ کەسێکی ئەوروپی و بیانی و هەر ناوێکی کە بێت ئەفریقی بێت یاخودە بێتکەوە نایێت تۆ دەوڵەمەندکە لە هەرێمی کوردستان. هەموو ئەم سیستەمانە سیستەمێکی پارە خواردنن، یعنی من لە پای چ شتێک لە بەرۆی کە کلیک لە شوێنێک دەکەم پارەم بۆ دێت. پارە لە هیچ شوێنێکی دنیاوە بەبێ ئەرزش نایەتە بوونەوانێ، یعنی بەبێ ئەوەی تۆ خزمەت گوزاریەک یاخود چالەچەک بکەی یاخود کردنێکی نایەبوونەوە. بۆیە تکایە ئاگادار بن، هەر کەسێک لەسەر ئینتەرنێت نامی بۆ ناردن وتی ئەم سیستەمە هەیە جا بە هەر ناوێک بێت بە سیرکردنی کلیکی تکتەکانی فلیم بێت، کاڵای ئەمازۆن بێت، ئیبەی بێت، بە هەر ناوێکەوە بوو ئەوە دڵنیا بن فەیکە. یاخود یەک جۆرێکی ساختەکاری ئێستا لە هەرێمی کوردستان هەیە تایبەتە بە دراوەلکترۆنیەکان پێم خۆشە باسیکەم. کەسێک لەسەر سۆشال میدیا نامەت بۆ دەنێرێت دەڵێ من تووشی نەخۆشیەک بووم یان شتێک بووم، ئەم واڵەتە هەیە تکا لای خۆت بیکەوە کاش و بیکەوە بە پارەکەی ڕاکێشە و بۆم بنێرەوە کە تۆ واڵەتەکە دەکەی ئێوانێ کە بە حیساب $5 ملیۆن $2 ملیۆن ملیۆنێک $1 USDT یاخود بیتکۆینی تێدایە. تۆ بە واقعی تێدایە و لە ژێریشەوە دەنووسێت ئەمە ئێستا ئەم ترانزاکشنانە ئەم گواستنەوانە ئەنجام داون و دەڵێت کاتێک تۆ دەتەوێت ئەم پارەیە تۆ وەکو خەڵک ڕای کێشیەوە دەڵێت تۆ دەبێت $2000 داخلی ئەم بەرنامەیە بکەی بۆەوەی پاکەجێکی VIP بکڕی بۆی بتوانانی ئەم 20 دەفتەرە ئەم $2 ملیۆن ڕاکێشیەوانێ. بەس کاتێک کە پارەکە داخل دەکەی
بێگومان پارەکەت لێ دەبات و ئەوەی تشیدا هەیە نامێنێت چونکە هەرخۆی فیکە ئەو ئەسڵ و ئەساسی نەبوو ئەم درراوە بۆیە هەوڕێیان دڵنیا بن ئەمانە فیکن کە ئێستا کە لە ناو خەڵکو و گەنجان داباون و چەند دەوەش بڵێم چەند بڕۆکەرێکەیە بڕۆکەر نین ئەپلیکیشنی بڕۆکەرن بۆ نمونە پۆکۆ ئۆپشنە GTC بڕۆکەرە نازانم چەند ناوێکی جیاوازیانەیە کە ئێستا کە ناوەکانم بە تەواتی بۆ نایە ئەپلیکیشنێکی موبایلە لە تیکتۆک لە سوۆشال میدیاکە ئینستاگرام ڤیدۆ بڵاو دەکەنەوە دەڵێت تۆ ئەها ئەم کەسە بە $50 ئەمەندەی قازانج کرد ئێمە ڕێنمونی دەکەین ئیندیکیتەرە دەدەینەیە تۆ وەرە $50 داخڵکە ئیشی پێ دەکەی یعنی بەبێ ئەوەی تۆ بگەڕێ بۆ بڕۆکەری حقیقی بۆ بانک پارە داخلی بەرنامەکە دەکەن تکایە هیوادارم خۆتان لێ بە دوور بگرن بەڵێ بێگومان ڕێنماکانە گرنگ بوو زۆر کاکاروان تۆ چ سیمایەکی تر بە سیمای کاری فەیکەزانی لە بازاڕی دراوە ئەلکترۆنەکانە کاکۆژان باسی لە دراوی هەرمی کرد وەکو یەکێک لە سیما دیارەکانی فەیکبوونی بازاری دراوە ئەلکترۆنەکان کە لای ئێمە بەشی هەرە زۆری ئەو بەنگشتانی بۆ دراوە ئەلکترۆنەکان کراوە یا بۆ ئەو شتانەی کراوە کە مژدەی دەوڵەمەندبوونی خێرادەن لە ڕێگەی سیستەمی هەرمیەوە بووە جگە لەو شتانە یا چ تێبینێکە هەبێت لەسەر ئەم بابەتانە ئەتوانی بێڵێ یا چ سیمایەکی تر هەیە چ فۆرمێکی تری ساختەکاری ئەم بازاڕایە بۆ ئەوی هاوڵاتیمە پێیاش نابێت بەڵێ کاگو بێت طبعا شێوازی هەڕەمی یاخود نێتوەرک مارکتینگی تۆڕی شێوازێکی بە بازارکردنە شێوازێکی مارکتینگە ئیتر شەرت نییە بۆ دراوی دیجیتال کرێ لەوانێت تۆ سەلاجەیەک دەبێت شوێنێک کە ئاشەی کارەبایی ئەفرۆشێ بڵێ تۆ وەرە سەلاجەیە لە من بکڕە ئەگەر کەسێکی تریش تێنا ئامۆزاکە تێنا کچی پورت تێنا نەفرێکە تێنا هەر کەسێک تێنا سەلاجەیەکی لە من کڕی ئەوە من بڕێ لە قازانجەکە ئێم بە تۆ بەو شێوازە بچێتە خوارەوە ئەمە پێوترێت سیستەمێکی نێتوەرک مارکتینگ یاخود MLM مەڵتی لیڤڵ مارکتینگ کە لە دنیاە هەیە شێوازی دروستیشی هەیە کە ئێستا ئیشەکەن و شێوازی پۆنزی سکیمەکەشی ئەوەیە کە قۆڵبڕیە و بە شێوازێکی هەڕەمی دووباڵی دێتە خوارەوە لە کۆتاییە ئەوانەی سەرەوە هەندێکیان قازانجەکەن و پارێکی زۆریان دەسەکەی و ئەوانەی خوارەوەش مفلیسە بن و ئەو پارەی کە داویشیانە لە دەستیانە چێت ئەمە دێت ئەهێنرێت بەکار ئەهێنرێت بۆچی بۆ فرۆشتنی دراوێکی ئەلکترۆنی بۆ شێوازێکی تری سکامکردنی خەڵک یاخود ئەپلیکیشنێک کە دانراوە ئەڵێ ئێمە لەم ئەپلیکیشنەیە مامەڵا ئەەکەین بزنس ئەەکەین ترید دەکەین هەر شتێکی ترەکەین تو ئەگەر بیت و $1000 بێنیت ئێمە لەم $1000 بۆ نمونە هەفتانە $100 دەین بە تۆ باش ئەمە تا ئێرە گریمان با بڵین دروستە دوای ئەڵێ ئەگەر تۆ هاتی کەسێکی تریشت هێنا ناساندت بە سیستمەکە ئەو $1000 ئەوە لە هزارەکەی ئەو 100 دەم بە تۆ ئەگەر کەسێکی تر هات بەم شێوازە دوو باڵ بۆ دروستەکە ئاچێتە خوارەوە زۆر بڵین سیستەمماندی لە ماوەی ڕابردووە یەکێک لەوانە وەنکۆین بوو PGI بوو ئەمەی سکۆتەر و شتەکان بوو بڵین سیستەمی جاوە ئای بوو کە کۆمەڵی خەڵک ڕێکلامیان بۆ ئەکرد و خۆیان لەسەرەوە بوون بە ملیۆنەر و ئەوانەی ژێرەوەش هەمووی پارەکانیان فەوتا و ڕۆیشت ئەمە شێوازێکی بڵین مارکتینگە بەکار ئەهێنرێت بۆ قۆڵبڕینی خەڵکی و بۆ پێدانی تەماح خاڵێکی تر هەیە زۆر گرنگە ئەویش منطقی بوونە کاکومێت ئینسان ئەبێ منطقی بێ ئەگەر کەسێک پێیوتی ئەمڕۆ دەفتەرێکم بەرێ بەیانی دوانتە دەمەوە منطقی ئەمە لەکوێ هەیە لە کوێی دنیاە بزنسێک هەیە بەم شێوازە ئەگەر سکام و قۆڵبڕین نەبێت بۆیە زۆر گرنگە ئەگەر شتێکت پێوترا وەکو برای بەڕێزم کاکۆژان ئاماژەی پێەیە واڵەتێک هەیە $1,000,000 تایە وەرە ئەو واڵێتە بکەرەوە پارەکەی دەرکە و چوزانم بە نیوەیمان بەڵام کە دیتە سەر واڵێتەکە ئەڵێ تۆ بێ عمولەیەک بدەی بۆی بتوانی پارەکە دەرکەی یعنی باشە بۆ ئەم کەسە ئەم هەموو خەمخۆری لەکوێ هێناوە بۆ تۆ لە وڵاتێکی بیانیەوە بێ بە حساب خزمەت بە تۆ بکە و پارە بخاتە گیرفانی تۆ بێ بەرامبەر ئەمە منطقی بوونە ئینسانە بێ منطقی بێ شێوازەکانی دروستی ئەم بازاڕە زۆرن بەڵام پێویستی بە هۆشیاری هەیە هەر کەسێک بیاوێت ڕێژەیەکی دیاریکرا و وەبەرهێنان بکات پێویستە سەرەتا ڕیسک مەنەجمنت واتە بەڕێوەبردنی مەترسیەکان بخوێنێت یان لە کەسێکی شارەزایی وەربگرێت بڵێت من ڕێژەیەک پارەم هەیە $1000 هەیە $5,000 هەیە $10,000 هەیە ئیشم پێ نییە دامناوە لە ماڵەوە ئەمەوە وەبەرهێنانێک بکەم لە دراوە دیجیتاڵیەکانە چی بکەم باشە کام دراوانە باشن زیاتر لە 35,000 دراوی ئەلکترۆنی بوونی هەیە لە بازاڕەکەیە 199 ئەتوانم بڵێم فەیکن و بۆ ئەوە دروست بوون کە
پارەی خەڵک کۆ بکەنەوە و زۆریشیان جاری وا هەیە لە شەو ڕۆژێکە 1000 بەرامبەر پمپەکات و سعرەکەی بەرزە بێتەوە هەر خۆیان ئەم پمپکردن و دەستکاریکردن ئەکەن ئەڵێ گەر تۆ بای $100 بکڕی ئێستا $100ەکەت $10,000 بوو ئێمە تموحێکەدا بۆ گەنج ئەو پارەی کە لیگیرفانی هاتی ئەچێ هەر هەمووی ئەهێنێت وی خاتە ناو دراوە و لە ئەنجامە هیچ زیادبوونێکیش دروست نابێت بۆیە زۆر گرنگە ئەو دراوانەی کە کەسێک بێەوە بەرهێنانی تیا بکات بە پەنجەکانی دەسە ژمێردرێن باشترینەکە تۆپ 10 یاخود تۆپ 100ەکە ئەتوانێت ڕێژەیەکی کەمی سەرمایەکەی خۆی 105 تا 110 و بەرهێنانی تیا بکات و بەرهێنان نەکو تریتکردن تریتکردن تۆ ئەمڕۆ بیکڕی و بەیانی بیفرۆشیت نابێت چاوەڕێ ئەوە بیت بەڕاستی ئەبێت تۆ ئینڤستی تیا بکەی ئەبێت ئەو پارەی کە یخیتە ئەو دراوانەوە بۆ ساڵێک 2 ساڵ 3 ساڵ پێویستت پێی نەبێت و ڕیسکەکەشی هەڵبگری بەڕاستی یعنی ئەو $1000 خیتایەوە تۆ ئیشت پێی نەبێت یعنی مەخاڵێکی زۆر گرنگە کاروانێکێکی تر لەو بابەتانەی کە وەکو مشکلەیەک وەکو ڕێگایەک بۆ فریودانێتە ئاراوە بۆ خەڵکی ئێمە و بۆ گەنجی ئێمە ئەویش بریتە لە پەیوەستبوون بە بازاری فۆڕێکسەوە زۆر ئیدیعای ئەواکرێ ئێمە بەدەیان بڕۆکەرمان هەیە کە ئیدیعای ئەواکات تۆ پەیوەستەکە بە بازاری فۆڕێکسەوە ئەتوانیت تایە ئیسیسمارکەی بکڕی بفرۆشی بەڵام کاتێکە تحقیقات لەمە ئەکرێ لەو دەیان بڕۆکەرە زۆر کەمتر لە پەنجەکانی یەک دەست دەرەکەوێت کە ئەمە بڕۆکەرێکی ڕاستەقینەوە پێوەستا بە بۆرسەی عالەمیەوە باقیەتەکەی هیچی پەیوەستی بە بۆرسەی عالەمیەوە وەکو کۆژان وتی تەنها ئەپێکی بڕۆکەرە و باقیاتی ئەوە تو هەموو ئەو ئاڵۆگۆڕانە ئەیکەی ئەو خاوەنی بڕۆکەرە لی سوودمەند دەبێت مایکەت مایکەرە ئەمە چۆنە ینی تەنانەت بەنامەکەی ئاسایش باس لەواکە کە هیچ بڕۆکەرێکی ڕاستەقینە لە کوردستانان نییە و هەمووی فەیکە بەڵێ طبعاً ئەمە بابەتێکی زۆر گرنگە چۆن بتوانین ئەو بڕۆکەرانەی کە فەیکن یاخود ڕەبتی بانکنین یاخود مارکت میکردن تەنها پرایسینگ سعرێکە دەن بە تۆ لە ئەنجامە ئەو پارەی ئەگەر تۆ سفر بێتەوە زەرەر بکەی ئەچێتە گیرفانی ئەوان یەکێک لەو نقطانە ئەوەیە کە ئەمانە سوود لە فەیسە دیارەکانی ناو کۆمەلگا ئەبین وەکو گۆرانی بێژەکان وەکو بەندبێژەکان وەکو مۆدلەکان وەکو هەر فەیسێک کە لە سۆشیال میدیایە بوونی هەیە ڕایەکێشن بۆ لای خۆیان و ڕیکلامی پێکەنی ترم کەسە شارەزایە ئەزمموی هەیە نیەتی ئەزانێت چییە مەسەلەکە وەکو ئەوی کە لە ڕابردووە بینیمان کەش و فشکردن بە سیارەی ئاخیر مۆدل و هێنانی سیارە بەکرێ و ئەم جۆرە حاڵەتانە بۆ ڕاکێشانی سەرنجی خەڵکی و داخڵکردنیان بۆ بازارەکە ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە بەڕاستی خاڵی دووەم ئەوەیە کە زۆرێک لە بڕۆکەرەکان بۆنەس ئەدەن بە خەڵک ئەڵێ $100 داخل کە منێکم بە $150 یان $200 ئەمە بە هەمان شێوە نقطەیەکی تری مارکت میکەریە لەبەرەوەی کە تۆ $100 ئەگەر بخەیتە بڵین ئەکاونتێکەوە ئیشی پێ بکەی لەوانەیە لە ماوەی مانگێکە $40 عمولە بتوانی بدەی بە بڕۆکەرەکە ئەی ئەم بڕۆکەرە چۆن دێت سەتاسەتی پارەکەی خۆت بۆنەس دەداتێت ئەمە ژێکی ترە لەو خاڵانە خاڵێکی ترەوەیە ئەڵێ ئێمە سیارێکمان هەیە سیارەیەک ئەهێنن یان مۆبایل ئەهێنن ئێمە ئەم سیارەیەمان داناوە ئەگەر تۆ بیت و $1000 داخلی بڕۆکەرەکەی ئێمە بکەی ئێتۆ ئەمە بزنسێکە ئەمە مامەڵەکردنە کڕین و فرۆشتنە من کڕین و فرۆشتن هەر کەسە و بەپێی شێوازێک بە شێوازی ڕیسک مەنەجمنت و بەڕێوەبردننی سەرمایە بەڕێوەبردننی شێوازی تایبەتی خۆتت هەیە تۆ ناکرێت بڵێ بێ وەڵای من $2 $3 سفر بکەمەوە لەبەرەوەی ناوم چێتە تیر و پشکەوە بۆەوەی کە بەشکم ئەو سیارێن بۆ دەرچێت زۆرێکیشیان لە کۆتاییە هەر سیارەکە بۆ خۆیان دەرەچێنەوە بە میکانیزمێک یان مۆبایل تەوزیعکردن یان کاشباکدان بە خەڵک پارەی کاش گەڕانەوە بۆ خەڵگیان بەخشینەوەی بۆ نمونە ئۆنسێک ئاڵتون لیرەی ئاڵتون و ئەم جۆرە شتانە وا ئەکات کە ئەم بڕۆکەرانە بە علاماتی پرسیار بچێتە سەریان و مارکت میکەر بن چونکە جوڵەکانی مارکت میکەری بەم شێوازەیە بەڵام ئەگەر بڕۆکەرێک هاتوو زانیاری بە تۆدا هۆشیاری بە تۆدا پێیوتیت ئەم بازاڕە مەترسیەکانی ئەمن کێشەکانی ئەمن تۆ پێویستە ڕیسک مەنەجمنتی خۆت پێی ڕووکەی پێویستە ئەو پارەی کە خیتە ئەم بازاڕەوە ڕێژەیەکی زۆر کەم و دیاریکراو بێ پێش ئەوە پێویستە بخوێنیتەوە پێویستە کۆرس ببینی پێویستە فێر ببینی ئەم بزنسە بکەیت. بەڵێ کا کۆژان ئێمە چۆن بتوانین بڕۆکەرێکی ڕاستەقینە بناسینەوە لە کاتێکە کوردستان پڕبووە لە بڕۆکەری فەیک یان باشتر وایە لێت بپرسم سیماکانی بڕۆکەرێکی فەیک چییە
تا ئێمە خۆمانی لێ بپارێزین و پارەکانمان نەڕوە. دەست خۆش بە سوپاس پرسیارەکەت. وڵای من دێمەوە سەر یەک شت ئەوەی کە خەڵک تێڕوانینی بۆ دراوە ئەلکترۆنیەکان و بۆ فۆڕێکس چیە. بەڕاستی ئێمە دەبێت ئەساسیات یاخود بناغی بابەتەکان بناسیین. دراوە ئەلکترۆنیەکان سیستەمانێکن سیستەمی بلۆکچین هاتوون بۆ گۆڕانکاری لە شێوازی پارەدان و بەشێک لە دراوە ئەلکترۆنیەکان لە ئێستادا لەوانە بیتکۆین لەوانە چەندانەیەکی تر لە ئێستادا لە دنیادا وەکو تەنها دراوێک نەماونەوە وەکو ئەسێتێکن واتە وەکو سەرمایەکن. بۆ نمونەوەکە کاروان باسی کرد لە وڵاتانی ئەمریکا و چین و رووسیا ئەوانە وڵاتان ئیش لەسەر ئەوە دەکەن کا بیتکۆین و ئیسریۆم و سۆڵانە و بەشێک لە دراوەکان وەگو یەدەگی نیشتیمانی بەکاربێنن و وڵاتان ئێستاکە لە دنیادا بەرەو ئەوە هەنگاو دەنێن کە دراوی CBDC خۆیان بەرهەمێنوە تا دراوی دیجیتاڵی بانکە ناوەندەکان بۆی بتوانن گواستنەوەکانیان لەسەر سیستەمێکی بلۆکچین لە وڵاتەکەدا بەکاربێت کە هەر یەکێک لە یاساکانی شەفافی و لە مەرکەزی و نەگۆڕی پێڕەو دەکات. بۆیە پێویست ناکە هەموو تاکێک کە وەکو دەڵێ 2 دیناری پێبوو بێت پارەی بخاتە ناو دراوە ئەلکترۆنیەکانەوە وەکە تۆ دراوێکی ئەلکترۆنی دەکڕی دەبێ وا دابنەی تۆ گریمان دەفتەرت پێ دەی بای 50 وەرەقە دەفتەرێک مڵکێک هەرزێک دەکڕی لە شوێنێک تاوەکو 5 ساڵی تر 3 ساڵی تر 10 ساڵی تر ئایا بەرز دەبووانە قازانت کردەی فرۆشی زەرت کرد دەبێت چاوەڕێکی ئەمە یەکەم. دومیان من ئێستاکە لە زۆر لە کەناڵەکان و بەرنامەکان دەبینم کە ئایا فۆڕێکس حرامە و حەڵاڵە و کام بڕۆکەرە باشە و کامە ئەوانە بێمە دەبێت لەسەر یەک شتۆڵگرین. خەڵک دێت بەبێ ئەوەی معلوماتی تەواوی هەبێت قسە بە فۆڕێکس دەڵێ. من یەک نمونە دێنمەوە بۆی خەڵک بزانێت گرینگە پرسیارەکەی من ئەمەیە ببوورە پرسیارەکەی من ئەمەیە چۆن پرسیارەکەت ئێستارێک پرسیارەکەت وەڵام دەدەمەوە فێک بناسینەوە بەسەر چاو لە دنیادا کە دەگوترێت ئۆنسەیەکی زێر یان سعری زێر یان سعری پاوەند یاخود سعری لیرەی سووری هەر یەکێک لەمانە یۆرۆی ئەوروپی فۆڕێکس دەری دەکە ئەم سعرە چەندە بەرزونزمیەکانی فۆڕێکسەوا دەکات سعری زێر بەرز بێتەوە نەوت بەرز بێتەوە یان بێتە خوارەوانە یعنی فۆڕێکس ئەوە نییە کە من و تۆ پێمان ڕاز نەبێت بەڵکو لە هەرێمی کوردستان ئێستا کۆمەڵێک بڕۆکەر هەنا من بڕۆکەری فەیەک شێوازی زۆرە یەکێک لەوانە کە ڕاستەوخۆ ڕەبت نییە بە بانکەوانێ هەر یەک مامەڵەیەک هەر بڕۆکەرێک ڕاستەوخۆ ڕەبت نەبوو بە بانکەوە ئەمە دەبێتە مامەڵەیەکی هەوایی نیشانەکانی بڕۆکەری فەیەک کاکاروان ماشەڵڵا زۆر بە جوانی باسی کرد بەڵام بڕۆکەر ڕاستەقینەکان دەبێت لقی سەرچیان هەبێت و دەبێت یەدەگی خۆیان هەبێت بۆەوەی کە بتوان پارپارەیان هەبێت لە بانقە ناوەندی ئەو وڵاتانەی کە ئیشی تێدا دەکەن خەزێنەیەکیان هەبێ بۆی کە یەکێک لە بەشداربووەکان یاخود تەواوی بەشداربووەکانی قازانجیان کرد بتوانێت ئەم پارەیە بداتەوە نەوەکو تەنها ڕقمێکی وامی پێشێندێت یاخود ئەگەر ئەم بڕۆکەرە ڕۆژێک لە ڕۆژان وتی زەرە دیکەم من سندوقێک یاخود بانکێک یاخود ناوەندێکە بێ بتوانم مەوعقی خۆمی لێداوا بکەمەوانێ و بڕۆکەرەکان ئەوەی کە ئێستاکە لە هەرێمی کوردستانەنا بەڕاستی بەداخەوم لە ڕابردوودا لە چەند مانجی ڕابردوودا دانانی بڕۆکەر لە هەرێمی کوردستان زۆر 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 ئاسان ببوو یعنی هەر لقێک هەر شوێنێک دەدویست دەتوانی بیکەیتەوانێ من شایەنی ئەوەیە ئێستا کە ئەم ڕێگریەکراوە هی داریشم بچێتە بواری جێبەجێکردنەوەوانێ هەر کۆمپانیایەک کە نەتوانێت سیستەمێکی تایبەت بەخۆی هەبێت کە بتوانانی ئەکاونتی لە دروستکەی و پێویستی بە ڤێریفایکردن نەبێت و نەتوانێت متمانەی پارەکانی تۆ بگرێتە ئەستۆ و نەتوانێت پارێزگاریان لێ بکاتەمە بێگومان ئەم سیستەمانە فێکن یاخود دەبینین بەڕاستی ناکرێت گۆرانی بێژێک ڕکلامێکی بێ ئەوە پێ بڵەوەرە فێری فۆڕکس دەکەم لە من ئەکاونتکەوانێ یاخود ئەم بۆ نەسەبی بەهایی کە لە شوێنەکان دەیاندا بە خەڵت یاخود چەندین شێواسەنە کە بڕۆکەرەکان جیا دەکاتەوانن بۆیە بڕۆکەرەکان ئەوانەی کە بڕۆکەری زۆر باشن لە چەندین دەستەی چاودێری لە ئوستورالیا و ئەوروپا و دووبێ ئیزازەی ڕسمیان هەیە بۆیە ناکرێت بڕۆکەرێک کەدانراوە بەهەرناوێکی جیاوازەوانێت ڕەبت نە بەگەڵک بانکیەوانێ زۆرتوانی مامەڵی تێدا بکەین چونکە بەڕاستی بەلە زۆر سپاس کاکۆژان قورسە ئەگەر دواپامی خۆت بگەێنی ئەمە کاتی بەرنامەکەمان تەواو بوو لە ماوەیەکی کورتە لە نیو دقیقەیە بیگەێنی زۆر سپاس کاگومێن لەگە من داماوێ
بەڵە فەرمووتم دواپامی خۆت بگەێنی کاتی بەنامەکەمان کۆتایی هات ئەگەر شتێکت ما بێ بەڵە سوپاس نەپرسیبی بەڵێ دووبارە سوپاس بۆ جەنابتو بەڵە دووبارە سوپاس بۆ جەنابتو بۆ کەناڵەکەشتان لێرە دەمەوێت ئاگاداری هاوڵاتیان بکەمەوانە کە تکایە ئەگەر بە هیچ هۆکارێک پارەیەک کە زیادەی ماڵەوە نەبوو پێویست ناکە بێن بیخەنە ناو بوارەکانی دراوی ئەلکترۆنی وە فۆڕێکسی شەوانێ ئەمە یەکەمیان دووەمیان تکایە ئەگەر ویستان دەست بەم بازاڕان نەبکەن هەر هیچ نەبێت چەند کۆرسێکی سەرەتایی وەرگن بۆی بتوانن شێوازەکانی هەم دراوی دیجیتاڵی ڕاستەقینەکان هەم بڕۆکەری باشش بتوانن بخوێنەوانێ سێمیان تکایە لەقەدەر ڕسک مەنیجمنت پێڕۆ بکەن لەقدر سەرمایە خۆتا مامەڵەکان پێویست ناکە من سەدان کەس دەبیم لە هەرێمی کوردستان سیارە و مڵکوماڵی خۆی دەفرۆشێت بۆ ئەوەی بێتەنە بەزار بەڕاستی پێویست ناکە ئەواتە ئیشێکە هیتۆ نەبوو پێویست ناکە هەرچی سەروەت و سامانی خۆتەی بخێنە ئەوانێ و پێویستە زۆر بە وریاییەوە لە دراوە دیجیتاڵەکان و جا فۆرەکس مامەڵە بکەین و دراوە دیجیتاڵەکان ئێمە وەکو خزمەتگوزاری بیان بێنین ئەگەر ئەو دراوانەی کە خزمەت گوزاریەک بە تۆ ناگەێنێ یاخود بە کۆمپانیاکە یاخود بە بانکە یاخود بە خودی خۆت ناگەێنێ پێویست ناکە بەکاری بێنێ بەڵێ زۆر سپاس ئەگەریش بەڵێ کاکۆژان زۆر سپاس فەرموو کاک کاروان پەیامی خۆت شتێک ئەگەر لێم نەپرسێتی بیدی فەرموو بگەێن سپاس بۆ ئەوەش دەستان خۆش بێت بەڵێ تەوان دوا پەیامی من ئەوەیە هەموو شتێک پێوەستە بە زانستەوە کاگومێت هەر شتێک زانست و زانیاریت نەبوو لەسەری وەبەرهێنانی تیان نەکەیت وەکو وارن بافێت باسیەکە ئاڵێ من هەچ کاتێک زانیاریم دەربارەی کۆمپانیایەک پشکێک هەر شوێنێک نەبوو بێت ئەگەر سوور بزانم 100,000 قازانجی تیاکەم ئەوە وەبەرهێنانی تیان ناکەم ئەمە شتێکی زۆر گرنگە کەسانی شارەزا هەن کۆرس و شت هەیە لە یوتیوب تۆ توانی ئەمڕۆ بە کلیکێک سەدان زانیاری کۆ بکەیتەوە و پرسیار بکەیت ئەمە شتێکی زۆر گرنگە بەڵێ زۆر سپاس کاک کاروان بینرانی بەڕێسەوەی کە گوێتان لەمە گفتوگۆکردن بوو سەبارەت بە بازاری دراوە ئەلکترۆنەکان ڕێگاکە بۆ دەوڵەمەندبوون یان بازارەکە بۆ ساختەکاری بە میوانداری هەدێک لە بەڕێژان کۆژان قسن شارەزایی دراوە ئەلکترۆنەکان و کاروان فتحی سپۆڕی بازارە دارایەکان زۆر سپاس کە تا ئەم ساتە میوانی بەرنامەکەمان بوو سپاس بۆ هەردوو میوانی خۆشەویستم کار لەگەڵمان بوون و بەزانیارەکانیان سوودیان پێگەاندین هیوای کاتێکی خۆش بۆ هەموو لایەک